ناموسەی فەرمانبەران نییە بڕیارێکە یان بەتەمانە ئەدراسی شاوا بکەن کە موسەی سێ سەرۆکاتیەکە کەم بکەنەوە واتە سەرۆکاتی کۆمار سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمان ئەمانە کە با بڵێن پلە باڵاکان لەم سێ سەرۆکاتیە ئەمە چەندین جار بووە یعنی لە زمانی بەڕێز مالکی لە زمانی بەڕێز عەبادی بووە دیارە دیسان بەتەمانە لە بەروی عەجزێکی کورتهێنانێکی لە بودجێ عێراقیدا دەیانەوێت یەک لەو شتانە بەوەی چارەسەری بکەن دەنا کەمکردنەوەی موسەی فەرمانبەران نییە لەوانەیە موسەی فەرمانبەران زیادیش بکرێت لە بەروی پێداچوونەوە بە سولەمی ڕەواتب دەکرێت ئەم کەمکردنەوەی لەوانەیە سوودی بۆ فەرمانبەران هەبێ نەکەمکردەوە. دکتۆر لە کاتێکدا قسە لەسەر ئەوە دەکرێتن عێراق لە داهاتوویەکی نزیکدا بوو نمونە لە ساڵی داهاتووە ڕەنگ بە دووساری قەیرانێکی دارایی ببێتەوە لەم ئانوساتەدا دەتوانێت موسەی فەرمانبەران زیاد بکات؟ ئێستا ناکە بەڵام وە دیراسەتێکە دەکرێت هەوڵێکە دەدێ بۆ ئەوەی کە بەتەمان ئەم شتە بکات بۆ میزانی و بوزەی داهاتوو ینی کورتکردنەوە یان کورتهێنان لە بودجێ عێراقی لە هەموو ساڵێکە بووە بەڵام لەبەر ئەوەی نرخی نەوت تا ئێستا باشە دابەزینی وای بە خۆی نەبینیوە دەتوانێت پڕ بکرێتەوە.